ڕۆژانێ لە مێژووی شۆڕشی ئەیلول لە نووسین و خوێندنەوەی شەوکەت مەلا ئیسماعیل حەسەن. دەنگ و باسی شۆڕشی ئەیلول لە ڕۆژنامەکان و تەلەڤیزیۆنی دەرەوەی وڵات. دەنگ و باسی شۆڕشی ئەیلول لە ڕۆژنامەکان و تەلەڤیزیۆنی دەرەوەی وڵات لە ئەوروپا و ئەمریکا و تەنانەت ئوسترالیا جێی سەرنج و تێڕامانی خوێنەران و بینەرانی ڕۆژانەی ئەو وڵاتانە بوو. لە بارەگای بێتەلی میمسین لە ناوخۆدان بێتەلێک و ڕادیۆیەک تەرخان کرابوو بۆ گوێگرتن و وەرگرتنی ئەو دەنگ و باسانەی کەوە ڕادیۆ لەسەر کورد بڵاوەکرانەوە بە عەرەبی، کوردی، ئینگلیزی، فارسی، دواتر دەخران لەسەر کاغەز و بە چاپکراوی بڵاوەکرانەوە بە ناوی دەنگ و باسی بەجێبیسراو ئەلئینسات. کاروانی خەبات لە ڕۆژانی گەڕانەوەما بۆ ژێر سێبەری میری لەسەر سنوور لە شوئونی شمال لە شاری کەرکووک دامەزدەستگاکانی دیکەی ڕژێم چوونە بنجوبناوانی ناسنامەوە، بەڵام هیچ پرسیارێکم لێ نەکرا. سەبارە بە شفرە هیچ شتێکیان لێ نەپرسیم. لێپرساوێکی گەوران وتی بزوتنەوەی کورد کۆتایی پێهات و هیچ ئیشێکمان بەم باس و خواسە نەماوە. لێپرساوێکی دیکە زۆر بەڕەقی وتی بەردەوام باوکی فلان فەرماندەی بەتالیۆن لە هێزی ڕزگاری شفرەی بەتالیۆنی کوڕەکەی خۆی بۆ ئەهێنان. ئەمەش ئەوە ڕادەگەێنێت کە تەنها نهێنی ئەو بەتالیۆنە هەڵماڵرا و لای میری زانراوە. زۆر دڵم ئارام و هەدار بوو کە هەتا ئەمڕۆ تەنانەت یەک دەفتەرچەی شفرەی بارەگای بەرزانی میمسین سوپای شۆڕژێری کوردستان پێدارکا دەست هیچ دامەزدەستگایەکی میری نەکەوتەوە. ئێستا ئەگەر ئەو بارەگایانەی سوپای شۆڕژێری کورد و پێدارکا بە مەچینە و ئامێری تایبەت بە تەسویر بروسکەکانە بنێرن بۆ یەکتر پێش ئەوەی بروسکەکان بگەنە دەستی شوێنی مەبەست، ئەو دەوڵەتەی مەچینەکە یان ئامێری تەسویرەکەی فرۆشتووە یان بەخشیوە بە شۆڕش، ئەو دەوڵەتە پێشتر بروسکەکان ئەکاتەوە سوودی لێوەرەگرێت. لە چیرۆکی قورئانی پیرۆزدا و مێژوودا ئەڵێ پێش ئەوەی خوا ئاسن بۆ داود پێغەمبەر نەرم بکە و فێری دروستکردنی زرێپۆش ببێ، بە قۆچەقانی و شەڕەبەرد هێزەکەی هێرشێکە سەر شیر و تیر و ڕمی دوژمن و پیرۆزیشی دەهێنا. شفرە خۆماڵەکەی من دروستم کردبوو لە ئەم مەچینە و ئامێری تەسویری ئێستا سەرکەوتووترە. پرسیارێکم لێ نەکرا پەیوەندی بە نهێنی سەرۆک بارزانی و شۆڕشی ئەیلولەوە هەبێ، چونکە کەسانی دیکەی خاوەن پلەپایی بەرز کە پێش من گەشتبوونەوەخە هەموو وەڵامێکی پێویستیان لەسەر شۆڕش بەدەستەوە دابوو. لێرە مەبەست شان ئارداویکردنی کەس نییە. ئەو کەسانی بواریان دراوە بچنە ژێر سێبەری شۆڕشی گوڵان مافی خۆیانە شانازی بە ئەوە بکەن کە گەیشتونەتەوە کاروانی خەبات. ڕێکخراوی وڵاتە یەکگرتووەکان ملکەچی مانگرتن و خۆ سوتاندن نابێت. لە دوای ڕاپەڕینەکەی ساڵی 1990 و هاتنی UN بۆ سلێمانی ژمارەیەک لە دانیشتوانی سلێمانی مانیان گرتبوو لە خواردن و خواردنەوە و لەبەردەم دەرگای بارەگای UN لە ناو جێگا ڕاکشابوون. ژمارەیەک داخوازیان سەبارە بە سەلماندن و دانان بە مافی نەتەوەی کووردا پێشکەش کردبوو. چاوەڕوانی وەڵامیانە کرد. لێپرساوی UN لە ڕێگەی ڕێکخراوی کریستیان ئاوتریچەوە کە من ئیشم لەگەڵا ئاکردن ئاگاداریەکیان پێڕاگەیاندم کە بیگەێنم بە مامزەلە تاڵەبانی لە قەڵاچۆدان. لەگەڵ مستەر فیلیپ بەڕێوەبەری ڕێکخراوی کریستیان ئاوتریچ و شێخ دارا حەفید چوون بۆ لای مامزەلات. ڕاستفاردەکەی UN-مان ئەوە بوو کە هیچ لە توانادا نییە بۆ هۆی مانگرتن و خۆ بە ئەرزادان ئەو داخوازانی کورد جێبەجێ بکرێن و ببێت بە پێشینەیەک بۆ کەمایەتی وڵاتانی دیکەی دنیا. UN لەوەش سلە نەکردەوە کە لەوانەیە بە پلانی دوژمنانی کورد هێرش بکرێتە سەر بارەگای UN و وتی ئەگەر لە ماوەی شەو ڕۆژێکە مانگرتوەکان ڕانەکێشرێنە دواوە ناچاری UN و هەموو ڕێکخراوە خێرخوازەکانیش سلێمانی بەجێ ئێڵن و دەڕۆن کە ئەم باسانەمان خسە بەردەم مامجلال هەمان نیوە شەو مانگرتوەکان هێنرانە دواوە و
ڕەوانەی خەستەخانە کەران و کێشەکە تەواو بوو. باخی بەرەڵا دوای نسکۆی شۆڕشی ئەیلول میری فەرمانی دەرکرد بە دابەشکردنی زەوی ناوچەی بەرزان بە جۆرەی یاسای ئیسلاح زراعی گوایە ئەبێ لەسەر ئەرزەکانی مەلا مستەفا بارزانی ئوتێلی سیاحی و گازینۆ و باخچەیەکی گشتی دروست بکرێت. لیژنەیەکی تایبەت بە سەرۆکاتی دکتۆر حەسەن فەهمی جومعە وەزیری ئیسلاحی زراعی بە هێلیکۆپتەر ئەگەنە پشت گوندی بارزان. فڕەکەوانەکە ئامۆژگاری کرابوو لەسەر گوندی شادەدەر بە بەرزیەوە بفڕێت چونکە لەوانەیە پێشمەرگەی بارزانی لە ئەو شوێنە مابن. هەموو جۆرە نەخشەی زراعی و زانیاری پێویستیان لەگەڵ خوان بردبوو. لە ناوچەی بارزانە بە هیچ جۆرە خاوەن مڵک نەدۆزرایەوە کە 2000 دووەنم زەوی کشتتوکاڵی دێمی هەبێ یان 1000 دووەنم زەوی بەلاو. لە دەوروبەری گوندی بارزان باخێکی بەرەڵا دەستنیشان کرابوو کە گوایە ئەوە مڵکی مەلا مستەفا بارزانیە کە دەی پێون 2 دووەنم دەرەچێت. لە شوێنێکی قەتپاڵە ئەبێ ئەندامانی لیژنەکە تەماشای یەکترەکەن و ئەڵێن دکتۆر مکەڕەم تاڵەبانی ڕاستەکە مەلا مستەفا ئەقتاعی واتە دەرەبەگ نییە. تەماشاکەن زەویەکان بە هەنگاو ئەپێورێن نەک بە دووەنم. هیچ زەوی و زار و کانی و ئاوێک بە ناوی مەلا مستەفا بارزانیەوە نییە و تەنانەت بۆ ئەو باخە بەرەڵایەش هەر ئاخاوتنە بێ و بەڵگەی نووسراو نییە و نایدۆزنەوە. لەوێ لیژنەکە و سەرۆک لیژنە بڕیارەدەن ناوچەی بارزان بە هیچ جۆرە یاسای ئیسلاحی زراعی ناگیرێتەوە کە لیژنەکە دەگەڕێتەوە بەغا بە ناو تۆمارگەی ئەقارات و فایلەکانی جەسویا ئەگەرن بە شوێن ژمارەی قەتعا مقاتعا مەساحەی هەر پارچە زەویەک لەسەر ناوی شێخ ئەحمەد بەرزانی و مەلا مستەفا بارزانی بێ یان یەکێک لەو دوو خێزانە بێ هیچیان بەرچاو ناکەوێت. لە کۆبوونەوەیکی گرنگ و فراوانی وەزارەتی ئیسلاحی زراعی دکتۆر مکەڕەم تاڵەبانی هەڵدەسێتە سەر پێ و دەفەرمێ من وەکو پسپۆرێکی کشتتوکاڵ و پێبەند بە بارودۆخی کوردستانەوە پێتان ڕادەگەێنم کە مەلا مستەفا بارزانی دەرەبەک نییە و خاوەن زەویزار نییە هەروەها شێخ ئەحمەد بارزانی. دەرەبەک ئەقتاعی لە ناوەڕاست و خواروی عێراقا ئەو کەسانەی کە خاوەنی 25,000 هەتا 30,000 دووەنم زەوین یاسای ئیسلاحی زراعی نانگرێتەوە. بەڵام بۆ ئەوەی یاسای ئیسلاحی زراعی کوردستان بگرێتەوە میری ڕاژەکەی بە ئەم شێوەیە ئەڵێ بۆ هەر کەسێ 2000 دووەنم زەوی دێم و 1000 دووەنم زەوی بەراو یاسای ئیسلاحی زراعی ئەیگرێتەوە. لەگەڵ ئەوەژە لەسەر بنەمای هیچ یاسایەک بە ئەم ئاغا و خاوەن مڵکانەی کوردستان ناوەتێت دەرەبەک یان ئەقتاعی هەتا ئەگەر 500 دووەنمی دیکەشی لەسەر بێ. لە کوردستانە وشەی دەرەبەک هەیە بەڵام چینی دەرەبەک نییە. سەرۆک مەلا مستەفا بارزانی زۆر جار جەختی لەسەر ئەم خاڵە ئەکردەوە. پەیوەندی ئاغا و جوتیار لە کوردستانە ئەو جوتیارەی کە نیشتەجێی گوندەکەیە داوای پارچەیەک زەوی لە ئاغاکە یان لە باوک و باپیریانەوە ئەو پارچە زەویە کە بەدەستیانەوە بۆیان ماوەتەوە بۆ ئەمیش هەروەها لەسەر هەمان بنەماو بنچینە بە ڕاژەی لە 120 بەرووبوومی زەویەکە ئەدات بە ئاغا و بە ڕاژەی لە 180 بەرووبوومەکە بۆ جوتیارەکە ئەمێنێتەوە. تەنگ و چەڵەمە و گیرروگرفت لە نێوان ئاغا و جوتیار لە کوردستانە تەنها لە ناوچەی دەشتی هەولێر ڕوویاوە. ئەمەش لە ساڵی 1950-1959 تەقیەوە و تەنیا گیرروگرفتێکی کۆمەڵایەتی بوو. پەیوەندی ئاغا و جوتیار سەبارەت بە داهاتی زەوی هەر بە ڕاژەی لە 120 بەرهەم بۆ خاوەن زەوی و لە 180 بەرووبووم بۆ جوتیار ماوەتەوە. بەنانەسی کوردەژی بێ خۆی بوون ژیانی تاڵە.
لە ڕۆژی 1992 لە بارەگای ڕێکخراوی کریستیان ئاوتریچ لە سلێمانیەوە لەگەڵ نوێنەری ئزگەی ڕادیۆی بەریتانیا BBC خاتو ڕۆزمەری کلارک چوین بۆ دیدەنی سەرۆک مەسعود بارزانی. من وەرجێر بووم لە نێواندا. مەسعود بارزانی فەرمووی کورد داوای نان و خۆراک ناکات، داوای مافی نەتەواتی خۆیەکە. خەباتی میلەت لە پێناوی بەدەستهێنانی مافی نەتەوایەتیە و دەمانەوێت وەک ئەو میلەتانەی بە مافی نەتەواتی ڕەوای خۆیان گەشتون و لە ڕێکخراوی وڵاتە یەکگرتووەکان دان بە مافیان نانراوە وەک ئەوان ئێمە بژین. فەرمووی کورد بە نانەسکی ژیان نەباتە سەر، بەڵام بێ ئازادی و بێ خۆیبوون ژیانی تاڵە و ناهەموارە و داناسەکنێ. فەرمووی کورد لە برسانە شۆڕشی نەکردووە، بەڵکو کوردستان خاوەنی خێروبێری زۆرە. ئێمەی کورد داوای سربەخۆیی و ئازادیەکەین بۆ نەتەوە و میلەتی کورد. من و فەرهەنگ سازی لە ساڵی 1956 لە پۆلی 5 ناوەندی بووم. پەرتووکێکم بە زمانی ئینگلیزی نووسیەوە کە یاریدەرێکی باشی بۆ قوتابیانی قوتابخانەی ناوەندی بردم بۆ بەڕێز ڕۆڤ مەعروف خاوەنی کتێبخانەی گەلاژ لە سلێمانی و ئەویش بە مەبەستی هەڵسەنگاندنی ناردمی بۆ لای مامۆسای بەڕێز جەمال نەبەز کە ئێستا کودۆلۆژیستێکی سەرکەوتووە. فەرمووی ئینگلیز خەڵکی زۆرە کە خزمەتی زمانەکان بکە، تۆ هەوڵ بدە بە زمانی کوردیشی لەگەڵا بێ. ئەم ئامۆژگارەی بەڕێز دکتۆر جەمال نەبەز بوو بە هاندەر و پاڵپیۆنەرم بەرەو ئەو ڕێبازە ڕۆیشتم هەتا گەشتمە دانانی فەرهەنگێکی کوردی ئینگلیزی و ئینگلیزی کوردی هیوادارم بەرهەمێکی سوودبەخش بێ لە کتێبخانەی کوردیدا. لەم ساڵانەی دواییدا بەهۆی هیمەت و ڕەزامەندی خوا لێ خۆش بوو مامۆستا مۆسڵح جەلالی لێپرسراوی دەستگای ڕۆشنبیری و بڵاوکردنەوەی کوردی سەر بە وەزارەتی ڕۆشنبیری بەشی یەکەمی فەرهەنگەکە تەنها پیتی ئەلف کە 374 لاپەڕەیە لە ساڵی 1984 لە چاپ درا و بڵاو کرایەوە. زمانزان و پسپۆری زمان زۆرە لە ناو میلەتی کووردە. زمان فێربوونیش کارێکی گران نییە، بەڵام بەڕاستی فەرهەنگدانان یاخۆ فەرهەنگسازی کارێکی زۆر و ورد و گرانە و شەونخۆنی زۆرێوێ. ئەوایە زۆر لە مێژوو بواە ئەم بەرهەمام بە ئامادەکراوی پێشکەش بە کتێبخانەی کوردی بکردایە، بەڵام ساڵانی پێشمەرگایەتیم نزیکەی 15 ساڵ بواری نەدام بەردەوام بم لەو کارەدا. لە دوای ساڵی 1976 زۆربەی کاتی خۆم تەرخان کردبوو بۆ وەبەرهەمهێنانی فەرهەنگەکەم. چەند ساڵێکە تەوام کردووە، بەڵام تا ئەمڕۆ بەسەریەکەوە بۆم چاپ نەکراوە. ڕاستە ماندوێتی و شەونخۆنی زۆرم چەشتووە بۆ تەواوکردنی، لەوە زیاتریش کە مادووی کردوم گەڕان بە دوای لایەنێکە بۆم چاپکە و بکوێتە بەردەست خوێنەری خۆشەویست. هەندێک لەو بەها پێدان و ڕایانەی لەسەر بەشی یەکەمی فەرهەنگەکە کە بەدەستم گەشتوون. یەکەم بەڕێز دکتۆر ئەمیر حەسەنپور پرۆفیسۆر لە دانشگای وینسۆر لە کەنەداوە بۆی نووسیوم. ئێوە لە زمانی کوردیە هەوڵ هەنگاوتان هەڵهێناوە بۆ دانانی فەرهەنگی وشەی هاواتە. زۆر زمانی دنیا هێشتا فەرهەنگی هاواتان بۆ نەنووسراوەتەوە. ئەم تێکۆشانەی ئێوە پێویستی بە پیرۆزبایی گوتنە. هیوام وایە لە کۆڕ و کۆمەڵەی ڕۆشنبیریەکانە قەدر بزان و پشتیوانیت لێ بکەن بۆ درێژە پێدان و چاپکردنی بەشەکانی دیکەی فەرهەنگەکە. ئەم فەرهەنگە زمانی کوردی پلەیەکی گرنگ بەرەو پێشەوە دەبا و بڵاوبوونەوەی زمانی کوردی پلەیەکی بەرز وەسەر دەخا. ئەم بەرهەمەی ئێوە لە مەیدانی فەرهەنگنووسی کوردیە کە مێژووکەی 300 ساڵی هەیە، دەورێکی باڵا و ڕچەشکێنانە ئەجێڕێ و هەنگاوێکی هەرە بەرزە بەرەو نۆرمالکردنی سیستەمی دانانی زمانی کوردی. یونیڤەرسیتی ئۆف وینسۆر کەنەدا، دکتۆر ئەی حەسەنپور. دووهەم، فەرهەنگی هاواتە کوردی ئینگلیزیەکەتان مەگەر لە زمانە پێشکەوتوەکانە دەست بکەوێ.
فەرهەنگەکەتان کارێکی سەرکەوتوو کە لێنێکی گەورە لە کتێبخانەی کوردی پڕەکاتەوە. ئەم فەرهەنگە یاریدەدەرێکی پڕبەها بێ بۆ ئەو کەسانەی خەریکی زاراوە دۆزینەوە داڕشنن، هەروەها بۆ هەڵبژاردننی زاراوەی گونجاو لەبەر لە نێوان وشە و هەواتەکانە کە چەمکی زاراوەکە باشتر بپێچێت. ئەمەش تا ڕادێکی گرنگ لە زاراوە داتاشینی نەگونجاو دوورەکەوینەوە. ڕەنج و کۆششی بێوێنەتان ئاشکرایە. فەرهەنگساز ئەندازیار مستەفا سلێمان. سێهەم کارە جوان و پڕبەهاکەتان زۆر لە جێگەی خۆیەتی و لە گۆڤاری ئابستراکت پاریس ژمارەی ساڵی 1990 ئەم بەرهەمە گرنگەتان بە خوێنەرەکان دەناسین. عەبدوڵڵا مەردۆخ. This dictionary is very useful and adequate to understand contemporary Kurdish. Martin van Brunsen. Utrecht, Holland. Pěnjam, I congratulate you on the valuable work you are doing in the service of Kurdish lexicography. A.D.S. Roberts, Bodleian Library, Oxford. Shasham, this work represents a most welcome addition to our collection and will be much appreciated by our readers. Oriental Institute Library, Oxford. هیوادارم بەم زوانە ئەم دەستگای توێژینەوەی زمانە لە ئەمریکا کە لە خوارەوە ئاماژەی بۆ کراوە هەردوو بەشەکانی فەرهەنگەکەم کوردی ئینگلیزی و ئینگلیزی کوردی بە چاپکراوی پێشکەش بە کتێبخانەی کوردی بکات. تۆماس کریمەر، LRC McNeil Technologies INC Maryland USA. و بەرهێمەنانی ئەم فەرهەنگەش بۆ خزمەتی گەلی کوردی خۆشەویستە. تەنها ئەو کاتانە خۆشحاڵم کە توانی بێتم خزمەتی پێشکەشی میلەت بکەم. تا ئەمڕۆ نزیکەی 40 ساڵم لەو بارەدا بەسەر بردووە. هەندێکی وەک لە سەرەتای ئەم چەند لاپەڕەیەوە باسم کردووە ژانی پێشمەرگایەتیە. ئەوی تریش تەرخانم کردووە بۆ خزمەتی کولتوری کوردی لە ڕێگەی فەرهەنگسازیەوە. بژی کوردستان، بژی کوردایەتی شاد و سەرفراز بن. شەوکەتی مەلا ئیسماعیل حاجی حەسەن ئاغا.